تەماشاکردنی خوددا لە بۆشایی ئاسماندا. یەکێک لە دێرینترین شوێنەوارەکانی جیهان گیۆبەکلی تەپەیە کە لە ئورفەیە. بۆ 12,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. گەڕستەیەکی لەم شێوەیە بڵێم من و گیۆبەکلی تەپە هەمان تەمەنمان هەیە. گەرچی ڕستەکە وەک هەڵە دیارە بەڵام ڕاستم وتووە. لەبەرچی؟ ئێوەکەی لەدایک بوون؟ بۆ نمونە 1925. باشە ئەی تەمەنی ئەو 7 ئۆکتلیۆن ئەتۆمە چەندە کە جەستەی ئێوەی پێکێناوە؟ هەموو ساڵێک 98 هەموو ئەتۆمەکانی جەستەی مرۆڤ گۆڕانکاریان بەسەردادێ. واتە منی پێش ساڵێک لەگەڵ منی ئەم ساڵ وەکو یەکتر نین. زۆرینەی ئەتۆمەکانی ئێستای جەستەم دەشێت لە شوێنگەلێکی ترەوە هاتبن. دەشێت لە چینیەکەوە یان لە ئەفریقیەکەوە هاتبن. لە فیلێک یان لە فلامینگۆیەکەوە، یاخود لە ماسیەک و خاک و درەختێکەوە، یان ڕەنگە لە زەریایەکیشەوە. لە ڕێگەی ئەو شتانەی دەیان خۆم و دەیان خۆمەوە هەموو ڕۆژێک تریلیۆنان ئەتۆمی تازە دێنە ناو جەستەمەوە. هەروەها تریلیۆنانی تریش دەچنە دەرەوە. نە ئەتۆمەکان دەمرن، نە ئەلکترۆنەکانیش دەوەستن. تەنانەت گەر منیش بمرم ئەوان هەر دەژین. بۆ نمونە ئەم دەرزێم گرتووە بەدەستمەوە و بەرپێستەکەم دەکەوێت. هەر بەم جوڵەیە ملیاران ئەتۆم لە جەستەی من جیا دەبنەوە. بەڵام ئەتۆمەکان لە ژیانی خۆیان بەردەوام دەبن. زانست و تەکنەلۆژیا ماوەی 100 ساڵە ڕازی ئەو هونەرەی نەدۆزیوەتەوە کە لە ئەتۆمەکاندایە. تەنانەت دافراندنی تاکە ئەتۆمێکیش کارێکی مەحاڵە. هەروەها ناتوانی کۆپیەکیشی لێوەربگری، ناتوانی هاوشێوەیەکیشی دروست بکەی. باشە ئەم بەردی بناغەیەی وجودی ئێمە تەمەنیان چەندە لەو ڕۆژەوەی کە دروست بوون؟ ئەلکترۆنەکان لەکەیەوە بێ چاوتروکاندن بە چواردەوری ناوکەکەیاندا دەخولێنەوە. بە گوێرەی پێوانەکاریەکانی زانایان ڕۆژی لەدایکبوونی گەردوون بۆ 13.7 ملیار ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. لەدایکبوونی ئەتۆمەکان لە هایدرۆجین و هێلیۆم بۆ 13.7 ملیار ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. لە دوای 7 ملیار ساڵ هەندێک توخمی وەک کاربۆن و ئۆکسجین پەیدا بوون. واتە ئەو ئەتۆمانەی کە شوێنەوارە دێرینەکەی گیۆبەکلی تەپەیان دروست کردووە لەگەڵ ئەتۆمەکانی ناو جەستەی من هەمان تەمەنیان هەیە. بەردی بناغی وجودی هەر یەک لە ئێمە پێش ملیاران ساڵ دروست کراون. هەموو شتێک بە بینگ بانگ واتە تەقینەوە گەورەکە دەستی پێکردووە. باشە ئێمە چۆن بەمەمان زانیوە؟ 100 ساڵ دەگەڕینەوە دواوە بۆ ساڵی 1920ەکان. ئێدوین هەبڵ منداڵێکی زۆر پرسیارکار بوو. لەگەڵ چیرۆکی گەشت بۆ سەرمانجی جۆڵ ڤێرنەر گەورە بوو. باپیری تەلەسکۆپێکی بۆ دروست کرده بوو. ئێدوینیش هەموو شەوێک بۆ تەلەسکۆپە سەیری ئاسمانی دەکرد. هەندێک جار بۆ بینینی دیمەنی مانگگیران تەواوی شەوێکی لەگەڵ هاوڕێکەیدا لە دەرەوە بەسەر دەبرد. بەڵام کاتێک خوێندنی ئامادەیی تەواو کرد، باوکی بۆ ئەوەی بیکاتە پارێزەر ڕەوانەی زانکۆی ئۆکسفۆردی کرد. دڵی باوکی نەشکاند و ماوەی 3 ساڵ یاسای خوێند. بەڵام دوای مردنی باوکی دەستی لە خوێندنی یاسا هەڵگرت و سەر لە نوێ بۆ بواری فەلەکناسی گەڕایەوە. لە یەکەمین توێژینەوەکانیدا ئەوەی بۆ دەرکەوت کە ملیۆنان کۆمەڵی ئەستێرە لە گەردووندا هەن. ئەم شتانە بۆ ڕۆژگاری ئەو سەردەمە قسەی زۆر نەشیاو بوون، هەر بۆیە کەسانێک گاڵتەیان پێکرد. بەڵام ئەو بێ ئەوەی گوێ بەم قسانە بدە لەسەر توێژینەوەکانی خۆی بەردەوام بوو. بەم شێوەیە گەورەترین ڕازی دۆزیەوە کە سەر لەبەری دنیای فەلەکناسی گۆڕی. ئەم دۆزینەوەیەش ساڵی 1929 لە خانەی چاودێری مۆند ویلسۆنی کالیفۆرنیا ئەنجامدرا. ئێدوین کاتێک سەیری ئەستێرەکانی ئاسمانی کرد، ئەوەی بەدی کرد کە تیشکێکی سوور بە چواردەوری خۆیاندا بڵاو دەکەنەوە. دەی ئەمە بە چواتایەک دەهات کە ئۆتۆمبیلێک بەرەو ڕوومان دێت دەنگەکەی بە شێوەیەکی بەرز دێتە بەرگوێمان، کە دوور دەکەوێتەوە نزم دەبێتەوە و گۆڕانکاری بەسەر دەنگەکەی دادێ. کە ئۆتۆمبیلەکە بەرەو ڕوومان دێ شەپۆڵە دەنجەکانی کورتن، بەڵام کە دوور دەکەوێتەوە شەپۆڵە دەنجەکانی فراوان دەبن. گریمان کەسێک سواری ئەستێرەیەک بووە و دەڕوات. بەرەو هەر شتێک بڕوات شەپۆڵە تیشکەکانی بەرتەسک دەبنەوە، بەڵام لە ئاستی دواوە شەپۆڵەکان فراوان دەبن. هەر بۆیە تیشکەکە لە پێشەوە بەشین دەبینرێت. گەر سواری کەشتێکی ئاسمانی ببین ئەو تیشکانەی کە لە ئەستێرەکانەوە بۆمان دێن وەک ڕەنجی شین دەیان بینین. بەڵام ئێستا چووینە ژێر ئەستێرەکەوە، شەپۆڵەکان فراوان بوون و ڕەنگەکەیان گۆڕا بە سوور. هەبڵ لەم ڕێگەیەوە ئەوەی دۆزیەوە کە کۆمەڵەی ئەستێرەکان لێمان دوور دەکەونەوە، شتێکی گرنگتریشی دۆزیەوە. ئەستێرەیان کۆمەڵەکانیان بەتەنیا لە ئێمە نا، بەڵکو لە خودی خۆشیان دوور دەکەوتنەوە. لە بەرامبەر گردوونێکدا کە هەموو شتەکانی ناوی لە یەکتر دوور دەکەونەوە، بەتەنیا یەک سەرنجامی لە بەردەمدا بوو: گردوون هەموو ساتێک فراوان دەبێ. بەم شێوەیە یاسای هەبڵ دۆزرایەوە. لەو ساڵانەدا هێشتا خەڵاتی نۆبڵ نەدەدرا بە دۆزینەوە فەلەکناسیەکان، بەڵام دواتر گۆڕا. دەستەی خەڵاتی نۆبڵ بڕیاری ئەوەیاندا کە خەڵاتی نۆبڵ بدەن بە هەبڵ. بەڵام بەداخەوە ئیدوین هەبڵ چەند مانجێک پێش وادەی دیاریکراوی بەخشینی خەڵاتەکە گیانی لەدەستدا. ئیدی لە ڕێگەی یاسای هەبڵەوە خێرایی دوورکەوتنەوەی کۆمەڵە ئەستێرەکان لە یەکتر دۆزرایەوە. ئیدی دەیانتوانی ئەوە پێشبینی بکەن کە کام کۆمەڵی ئەستێرە لە چ شوێنێکدا لەکوێدا دەبێت، دواتر دەتوانێت کاتەکە بۆ دواوەش بگەڕێنێتەوە. بۆ تێگەیشتن لەم بابەتە نمونەی میزەڵانێک دەهێنمەوە.
چەند لەزگەیەکی لێ دەدەم وەکو هێمایەک بۆ ئەستێرە و گەلاکسیەکان. اینجا فوی تێدەکەم. با دواتر لێرەدا بۆبی ئیسفنجیشی پێوە بنووسێنم. گەر بۆب کەمێک فیزیا و بیرکاری بزانێ، ئەوەی بۆ دەردەکەوێت کە ئەم میزەڵانە لە پێشکەمێک پێشێستای گەورەترە. دەتوانێت دووری نێوان هەریەک لە خاڵەکان و فراوانبوونەکەیان بدۆزێتەوە و بڵێ پێشنەوە چرکە ئەم میزەڵانە فوی تێ نەکرابوو. دەیتەمەنی گردوونیش بەم شێوەیە ئەژمار کراوە. فیزیازانەکان توانیان لە ڕێگەی چەند سیستەمێکی پێشکەوتووی ماتماتیکەوە تەمەنی گردوون دیاری بکەن. کە من تیشکێک لە ئاسمان دەبینم لە ڕاستیدا من تەماشای کاتی ڕابردوو دەکەم. مانگ لەبەر ئەوەی لە ئێمەوە نزیکە تیشکەکانی بە چرکەیەک دەگەنە لای ئێمە. من هەر کاتێک مانگم بینی ئەوە دیمەنی پێش یەک چرکەیەتی، بەڵام کە تەماشای خۆر دەکەم ئەوە دیمەنی پێش 8 خولەک و 20 چرکەی خۆرە. واتاگەر کەسێک لە ڕێگەی دوگمەیەکەوە خۆر بکوژێنێتەوە، ئێمە لە دوای 8 خولەک بەم ڕووداوە دەزانین. نزیکترین کۆمەڵی ئەستێرە لە خۆرەوە ناوی ئەلفاسێنتا ئەوریە. تیشکەکانیان بە ماوەی 4 ساڵ بە ئێمە دەگەن. واتای ئەم قسەیە ئەمەیە. گەرم کۆمەڵە ئەستێرەیە لە ئێستادا بتەقێتەوە و نەمێنێ، ئێمە لە دوای 4 ساڵ پێی دەزانین. ئەو تیشکانەیش کە لە گەلاکسیە دوورەکانەوە دێن، لە دووری ملیاران ساڵی تیشچیەوە دێن. ڕەنگە ئەو گەلاکسیە کە لە ئێستادا دەیبینین لە ڕاستیدا خۆی هەر نەمابێ، بەڵام ئێمە تەماشای ئەو تیشکە دەکەین کە پێش ملیاران ساڵ بەڕێکەوتون. بە کورتیەکەی ئێمە تەماشای ڕابردوویان دەکەین. هەر بۆیە دەتوانین لە ڕێگەی گەڕانەوە بۆ دواوە ئەو بەروارە بەدەست بهێنین کە گەردوونی تێدا ئەفرێنراوە. گەر بتەوێت لە شەودا وێنەی ئەستێرەکان بگریت، چ کارێک ئەنجام دەدەیت؟ کارێکی لەم شێوەیەت لە ناوشاردا پێناکرێت، چونکە ڕووناکیەکانی ناوشار ئاسمان دەشارنەوە و وێنەیەکی جوانت بۆ دەرناخەن. هەر بۆیە دەچیتە دەرەوەی شار و دیافرێمی کامێرەکەت دەخەیە ئەو مۆدەی کە 15 سانیەیەک تیشتی لێوە بێتە ژوورەوە. تیشکەکان لەو ماوەیەدا کۆ دەبنەوە و بەم هۆیەوە وێنەیەکی جوانت دەست دەکەوێت. دەی تەلەسکۆبی هەبڵیش ڕێک هەمان ئەو کارە ئەنجام دەدا. ئێستا با بزانین هەبڵ چۆن وێنەیەک دەگرێت. لە ژێرەوە ئەو ملیار ساڵە دەبینین کە دەگەڕێنەوە بۆ دواوە. دەیگەشت لە ناو زەمانیشدا کارێکی لەو شێوەیەیە. تەقینەوە گەورەکە هەندێک بەڵگەی تریشی هەیە. ئەلبێرت ئەینشتاین لە سەرەتادا مۆدێلی گەردوونی وەستاوی پەسەند کردبوو. وەها بیری دەکردەوە کە گەردوون جوڵە ناکات و لە ئازەلەوە هەبووە. بەڵام لە دوای دۆزینەوەکانی هەبڵەوە بیری دەگۆڕێت و ئەمەش بە گەورەترین هەڵەی ژیانی ناو دەبا. هەروەها هەندێک فیزیازانی وەک فرێد هۆیلیش هەبوون کە وەهایان دەزانی گەردوون ئەزەلیە. ئەمانە بیردۆزی تەقینەوە گەورەکەیان قبول نەدەکرد. تەنانەت فرێد هۆیل بە مەبەستی گاڵتە پێکردن ئەم بیردۆزە لە پرۆگرامێکی رادیۆییدا بە بینگ بانگ ناو دەبات. ئەم ناوەی هەرلەوێەوە بۆ ماوەتەوە. بە گوێرەی ئەم زانایانە گەر ئەم بیردۆزە ڕاست بێ، دەبێت تیشتی رادیۆسۆنی ئەو سەردەمەیش بەدی بکرێت. واتە شوێنەوارێکی هەبوایە کە دەمانچەیەک دەتەقێنی بۆن و پارچەی بچووکی باروتەکە بڵاو دەبێتەوە. بێگومان شوێنەوارێک لە دوای خۆی جێدەهێڵێ. دەی دەبێت لە تەقینەوە گەورەکەشتی هاوشێوە بەجێ مابێ کە ئەم قسانەیان دەکرد وەهایان دەزانی هەرگیز نادۆزرێتەوە. بەڵام چاوەڕوانیەکەیان وەها دەرنەچوو. هەردوو فەزاناسی ئەمریکی ئارنۆ پێنیساس و ڕۆبێرتۆن ویلسۆن دوای چەندین ساڵ توێژینەوە لە ساڵی 1964 ئەم پاشماوانەیان دۆزیەوە. ئەم دوو زانایە بەهۆی ئەم دۆزینەوەیانەوە لە ساڵی 1970 خەڵاتی نۆبڵیان وەرگرت. پەنسایس کە هەڵسەنگاندن بۆ دۆزینەوەکەی خۆی دەکات دەڵێت فەلەگناسی هێمای ڕووداوێکی بێهاوشێوەمان بۆ دەکات. گەردوونێک کە لە هیچەوە ئافرێنراوە. فراهەمکردنی هاوسەنگیەکی ورد بە ئامانجی هێنانەدی هەلومەرجە پێویستەکانی ژیان. گەر فکری ڕووداوێکی لەپڕ بخەینە کەنارەوە کە هەتا بڵی پوچ و لە دەرەوەی ئەگەرەکانە، دۆزراوە زانستیەکانی سەردەمی مۆدێرن ئاماژە بە بوونی نەخشەسازیەک دەکەن کە ڕەنگە هەندێک بەبان سروش ناوی ببن. بوونی سەرەتایەک بۆ گەردوون ئەو کەسانەی ناڕەحەت کرد کە باوەڕیان بە ئافرێنەری گەردوون نەبوو. ئەنتۆنی فلو کە سەرەتاکانی ژیانی ئەتەئیستە و دواتردان بە بوونی خوددا دادەنێت. منیش دام بە شتێک دادەنێم، بیردۆزی بینگ بانگ بۆ کەسێکی مولحیت هەتا بڵێ کێشەدارە، چونکە زانست یەکێک لەو بانگەشانەی پشتڕاست کردووەتەوە کە دینەکان پێشتر ئاماژەیان پێداوە. ئەویش بانگەشەی ئەوەی کە گەردوون سەرەتایەکی هەیە، موشەشی دەستکردی کۆسمیک مایکرۆوایڤ باگراوند بۆ ئەم مەبەستە ڕەوانەی بۆشایی ئاسمان کرا. هەروەها ناسا لە ساڵی 1989 مانجی دەستکرد کوبەی ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد. کۆبەی لە ماوەیەکی کەمدا ئەم رادیۆسۆنەی بینگ بانجی پشتڕاست کردەوە. بێگومان ئێمە ناتوانین ئەم تیشکانە بە چاوی ڕوود ببینین، چونکە لەو شەبەنگانەی تیشکن کە شەپۆڵەکانیان خوار ئاستی بینینی چاوی مرۆڤە. تەنیا لە رادیۆ و تەلسکۆپە رادیۆییەکاندا بەدی دەکرێن. هۆکاری ئەو دەنگ و ڕەنگەی لە تەلەڤیزیۆنە دێرینەکاندا دەردەکەوت هەر ئەمە بوو. لە ڕێگەی ئەو داتایانەوە کە کۆبە ناردی ئەم وێنە مێژوویەمان لە کۆمپیوتەرەکانەوە دەستکەوت، ئیدی لە تەواوی ڕۆژنامەکانیشدا وەکمان شێت بڵاو کرایەوە. دۆزینەوەیەکی جیهانی فەلەکی هیچ کاتێک بەو ڕادەیە لە مێدیادا نەکرابووە هەواڵ. ستیڤن هاوکینگ کە فیزیازانێکی بەناوبانگە سەبارەت بەم وێنەیە گوتی ئەم وێنەیە لە گەورەترین دۆزینەوەی 100 ساڵ و بگرە هەموو مێژووی مرۆڤایەتیە.
تەماشاکردنی خودا. جۆرج سموز کە سەرۆکی پرۆژەی مانجی دەستکردی کۆبە بوو، زۆر کاریگەر بوو بە وێنانەی دۆزی بوویانەوە. ناوبراو دەڵێ ئەم وێنانە بەڵگەن لەسەر ئەوەی کە گەردوون سەرەتایەکی هەیە، دواتر دەژڵێت ئەمە هاوشێوەی تەماشاکردنی خودایە. لە پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیدا پرسیاری ئەوەی لێکرا کە مەبەستی چییە لەوەی دەڵێت هاوشێوەی تەماشاکردنی خودایە. من ویستم زۆر هەستیارانە مامەڵە بکەم لەوەی حەقی هەریەک لە زانست و دین بپارێزم، چونکە هەردووچیان گۆڕەپانێکی تایبەت بە خۆیان هەیە کە پەیوەندیدارە بە ژیانی مرۆڤەوە. زانست هەوڵ دەدا جیهانی مادی ڕوون بکاتەوە. لێرەدا گالیلۆ قسەیەکی بەناوبانجی هەیە کە دەڵێ زانست هەوڵی ڕوونکردنەوەی چۆنیەتی کارکردنی تەنەکانی ئاسمان دەدات، بەڵام دین ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە چۆن بچینە بەهەشتەوە. هەر بۆیە کاری یەکێکیان تایبەتە بە بەها ئەخلاقیەکان و جیهانی ناوەکی مرۆڤ، کاری ئەوی تریشیان ڕوونکردنەوەی ڕاستیەکانی جیهانی مادەیە. بەڕای من ئەم دوانە دەبێت هەماهەنگانە کار لەگەڵ یەکتر بکەن. لێرەدا گەر من بڵێم ئەم وێنانەی گرتومانە دەبنە بەڵگە لە سەربوونی خودا، ڕەنگە ببێتە دەسوەردان لەو بیر و باوەڕ و پەیوەندیەی کە هەر یەک لە مرۆڤەکان لەگەڵ پەروەردگاردا هەیەە. لە کاتێکدا ئەم کارە وابەستەی ئەوەیە هەر یەک لە مرۆڤەکان خۆیان بەتەنیا بە دوایدا بگەڕێن، بیری لێ بکەنەوە و پەیوەندی لەگەڵدا دروست بکەن، چونکە ئەمە یەکێکە لە گرنگترین ئەو بنەمایانەی کە مرۆڤەکان لە ڕێگەیەوە بڕیار لەسەر ئەوە دەدەن کە چێن و هەروەها چۆن ڕەفتار دەکەن. بۆ هەر یەک لە مرۆڤەکان دوو ڕێگا هەیە: گوێنەدان بەبوون، مەراغ نەکردن، فەرامۆشکردنی بەدیهاتنی بوون، بگرە گاڵتەشی پێ بکرێت و وەک شتانێکی کەم نرخ لێیان بڕواندێ، یاخود بەردەوام خۆی و ژیانی بخاتە ژێر لێکۆڵینەوەوە. هیچ کام لە بوونەوەران و زیندەوەران فەرامۆژ نەکات و وەک شاکارێکی هونەری بێهاوتا بە وردی لێیان بڕوانێ. بەدەستێنانی ئەم جۆرە لە کاردانەوە داخوازی مرۆڤبوونیشمانە، هەروەها پیشاندانی ڕێزە بەرامبەر ئەو هونەر و هونەرمەندەی ئەم کارانەی کردووە.